بەناوی خوای گەورە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش بە خزمەتی وەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆ لەگەڵ بەشی لە وڵاتیانی شاری هەولێر گفتوگۆ دەکەم با بزانم ئەوان لە چ سیفەتێکی هاوسەرەکەیان رازینە. مرۆڤ لە ژیانیدا بەبێ هاوسەر ژیان بکە ناڕەحەتە، بەڵام ژیان لەگەڵ ئافرەت خۆشترە. مرۆڤ بۆ ئەوەی سەرکەوتوو بێ، بۆ ئەوەی خۆشبەخت بێ، پێویستە لەگەڵ هاوسەرەکەی لەگەڵ خێزانەکەی باش و تەبا بێ. هەر خێزانێکیش ئەگەر ئارامگری و خۆشببختی تێدا بێ بێگومانەوە خێزانە سەرکەوتووە. جا مرۆڤیش بە قۆناغەکانی ژیانیدا تێپەر دەبێ، قۆناغەیە ناڕەحەتیە، قۆناغەیە بە پلە دەگاتە خۆشببختی و ئاسوودەی. جا من ئەمڕۆ دەستمە لای بەشی لە وڵاتیان با بزانم ئەوان بە کام سیفەتی هاوسەرەکەیان زۆر رازینە و لێ رازینە و ئایا دەستخۆشیکردن چەندێک پێویستە لە ئافرەت کاتێک کە لە ماڵەوە ماندووە لە بەیانی زوو خەریکی ئەوەیە کە ماڵ پاک دەکاتەوە، نیوەڕۆ نان ئامادە دەکات، ئێواران بە هەمان شێوە منداڵەکان پەروەردە دەکات، دەینێرێ بۆ قوتابخانە، ڕەنگە پیا و لە دەرەوە بە ئیشێک بە کارێک مادی بێ، بەڵام ئافرەت لە ماڵەوە بە چەندین کار ماندووە، هەم لە خزمەتکردن هەم لە پەروەردەکردن. ئێوە لەگەڵمانە بن، من بۆ چوون و سەرنجی بەشێ لە وڵاتیانتان بۆ وەردەگوازمەوە، لەگەڵمانە بن. بزنس کەم نینەوە وەختو عەقدمان کردبا مەژنێنێنمەوە پاشی وێگا ئەمن بمرم ئەمێری نەکاتەوە گەژنێ بمرم ئەمێری نەکاتەوە ئەبی بمری ئەمیش نێنێنمەوە. هەتا دەمرمە من مەمنونی هاوسەرەکەم، هەتا ئەم یان شەرمم پێ نییە پێراوان شلۆدانێ قەت بێ دریێویش ناکەم ئینشاڵڵا هەتا مام لە ژیان تووشی نەبوونی بووینە، تووشی نەخۆشی بووینە، الحەمدوللا زۆر سابر بووە. ئەو کەسی دەستخۆشی لە هاوسەری خۆی نەکە هەر بە حیسابی لۆ بکە، حسابی لۆ مەکە لەبەرەوەی احترامی خێزانی خۆت گرت، احترامی خۆشت گرت. کو مندارێکی ساوا بە خێوکەی ئەو هە خزمەت ژن ئەگەر بێت و ژنی چاک بێ وەک دێڕوە خۆڵەکەی مارێ ئەرێ وەڵڵا. سڵاوی خوا لێبێ. سڵاوی خوای لە توش بێ برای گەورەی. لە چ سیفەتێکی خێزانەکەی خۆت رازی؟ وەڵڵاهی لە هەموو سفەتەکانی من لێ رازیم، خوای گەورەش لێ رازی بێ یا ڕەبی. ئامین نەجمعین. با بزانم کام سیفەتی زۆر بەلاتەوە جوانە پێوی سەرسامی؟ وەڵڵاهی ئوستاز لەبەرەوەی داکەم لە سەر جێی بوو خزمەتی کرد لەو سەردەمەش هیچ بووکە خزمەتی خەسووی ناکە، هەتا دووربی لە ڕووی بینەران و یعنی هەتا پیسایش لە بنفڕەدا، هەتا دەمرمە من مەمنونی هاوسەرەکەم. یعنی لەبەرە تو ئەها باش بوو لەگەڵ دایکرد؟ بەرێ بەرێ تەبعاً لەبەرە من باش بوو، هەتا ئەم دەمرم قەت ئەو چاکەی لەبیر ناکەم و ئەلحەمدوللا ئەولادەکانیش پەروەردە دەکا و ئێستا بابم داکم نەمایە لەگەمنە زۆر باشە لەگەر بابش. لەگە بابشت باشە؟ بەرێ. کەواتە ئینسان پێویستە سوپاسی هاوسەرەکەی بکە مادەم ئەو کە لە بەرامبەری چاکەی بەرامبەر دەکا، پێویستە پیاویش ئاوا سوپاسی بکاتن، دەستخۆشی لێ بکە لە کارە باشەکانی. وەڵڵاهی ئەمن دایم دەستخۆشی لێ یەکەم، یعنی هەتا زیاتر احترامی خزمەکانیم نەگرینەوەکوی خۆی، هەتا ئەم یعنی شەرمم پێ نییە پێراوان شلۆدانێ قەت بێ دریێویش ناکەم ئینشاڵڵا هەتا مام لە ژیان. زۆر باشە. کەواتە لە دوای ئامادەکردنی بۆ نمونە ژەمە خواردنێک یان ئامادەکردنی نانە خزمەتکردنی منداڵەکانتە پێویستە هەم بڵێ دەستت خۆشببی، شیوەکەت باش بوو، خواردنەکەت چاکە، ڕەنگە دەستخۆشیەک مادیبوونەکەی خۆی لەبیر بکاتن. بالفعل ڕاستە ئارێ وەڵی زۆر جار یعنی ئەتو برێ کێشە هەرەبی لە ناو خێزانی بەس زۆر جاریش دەستخۆشی لێکەم زۆر جاریش لێی ناکەم. ئینسان بەکمەوەی پیاو لە دەرەیە بە ئیشوکاری ماندێبی مەشغولە، هاتەن ژنیش هەر لە مارێ شیو لێ نانە مندارە تێگەی ئەوش هەرماندیە، یعنی پێویستە لەسەر پیاوەکانیش مڕعاتی ژنەکان بکەن، هاوسەرەکانیان بکەن و دەستخۆشێک هیچ ناگەینی، یعنی ژنەکەشی پێی سەر بەرزەبی زۆر خۆشحاڵی شەویکەوە دەستخۆشی لێ بکەن. ئەمدا لەو پیاوانش دەکەم کە مەسەڵەن دەستخۆشی لە ئافرەتانیان بکە، یان شیوەک ئەگە سوێر بوو یان شتێک بوو مشکلەکە بوو گەورەی نەکەن گچکەیکەنەوە. ینی شتێکی لە تو بپرسم، هەیە دەرێ عیبات و برێژنەکەی خۆ دەستت خۆش بی، ئایا عیبە؟ نەوەڵڵای عیب نییە، ئەم پێم گوتی یان لە ئەوەڵ قسە گوتم یعنی پێراوی شلۆدانم شەرمم پێ نییە، یعنی تێبگە لەو شتەی ئەمن هەتا دەمرم مەمنونیمە، یعنی تێبگە هەتا دەمرمە ئافرەتەکەم هەیە خوای گەورە ئەوەندەی ئەمن لێ رازیمە خوای گەورەش لێ رازی یا ڕەبی. یا ڕەبی هەمیشە بەختەوەر بن، هەمیشە خۆشبەخت بن، تاوەکو تەمەنتانمایە لەگەڵ یەکتری بە ئاسوودەی ژیان بکەن. قوربان دەم مەمنونم زۆر سپاس دەکەم. چاشی سەلامەتی سەلامەت یاخوا سەلامەت یا ڕەبی.
خێزانەکەت مایە ناوەڵە نەمایە ناوەڵە مام حاجی خوای گەورە لێی خۆش بێ جێگای بەهەشت بێ هەموو درێژ بێ بەراوی سەلامەت یاخوا لە چ سیفاتە چوی ڕازی بووی سیفاتە باشەکانی هەموو سفەتی هەموو سفەتی زۆر باش بوو بەنسبەتە من 6 کوڕم هەیە 2 شیژم هەیە کوڕەکانم هەمووش لۆ هێناینە ئەوش تقریبا 12 ساڵە عەمری خوای کردیە ئەستا کوڕێکم لە ئەماغستر عمرە گەدایە چار منداڵی هەیە ئەو دەبی بێمە بازاری هەفتەی جارەشی دەڕۆژ جارەشی بێم عەشای بخڕم و بچمەوە مام حاجی ئەتوو دەڵێ لێ ڕازی بم سیفەتەکانی باش بوو چی هانی زۆر پێی سەرسام بوو ینی لە تەعامولکردنی لە جیرانی لە هەموو وەسوەکی ئینسانی خین و مەسلەتی بوو ینی ئینسانێکی وا نەبوو برێن بەرەڵاوی ژن بوو ژان نەبوو بابە ژن بوو ژان نەبوو ینی لێ ڕازیم زۆر زۆریش زۆر لێ ڕازی ئەرێ وەڵڵا ئافرەتەکانی پێشتر بە عامەوە باش بوون بە خودای زۆریان باش بوون بەس خۆری هە خۆریە تێدەگەی بابە بەس وەڵڵاهی گەردەنی ئازاوی لە قەبرە من زۆر باش بوو لێ ڕازیمەوە تا دەمرنی ئێستاش دوعای لۆ دەکەی ئەرێ وەڵڵا ئێستاش درێم میارەبی خۆیان لە من داخ و باوی من و لە گورێ و فرانکەسی خۆش بی هەموو جارێ هەموو نوێژەشی بکەم بەڕێز دەکەم چێ سەر قەبرەکەی ئاو ئەرێ وەڵڵا هەدی ئەگەر نەچم دەخە بێ سوەتی تەمەشا دەکەم بزانم لە قەبرستانش خاسمان هەیە مەخەشی دەشتێنە بە قەدیم غەرەمان لێ کردی و قەبرەکەمان بەخۆی هەر نەنایە وەشتی خەرچی شەرع ڕێنەدا بلۆک و ملۆک ئەوی لێ بدەین بە خۆرێ و بە جیاو گۆری سیمڕێژمان کردێ و زۆر جێشی خۆشی هەیە باشمان حاجی ژیانی بێ هاوسەریش ناخۆشە ئەگە جائێربی بەس ئەگە اختیاربی فەرق پێ ناخ تێدەگەی یختیاری وچی من وچی تازە کەرکم بڕایە تێکەوتێکم پێ ناکرێ پاشی ژنشکەم نهینە و وەختو ئەغزمان کرد بامە ژنێنێنمەوە پاشی وێگا ئەمن بمرم ئەمێری نەکاتەوە ئەگەر ژنێ بمرم ئەمێری نەکاتەوە بمری ئەمیش نهێنێنمەوە لەسەر بەڵێنەکەی خۆت بەرێ ئەرێ وەڵڵا ئەرێ وەڵڵا ژنەشی بینی کوێ کرد بە بازاڕیە با خوای گەورە عاقبەت خێرت کە رەبی عەمری درێژ بێ بەراوی لەو دنیایە ڕۆرە لە چ سیفەتێکی هاوسەرەکەی خۆت ڕازی والله الحەمدوللا لە دینی ئیمانەکەی ڕازیمە زۆر شکورە زۆر سابرە چوچی لەو فترەی خوای گەورە مانجی 6 کوڕەکی لێستاندینەوە نەخۆش بوو زۆر زۆر شکر بوو یعنی زۆر لەم بە سەبرتر بوو ئارێ والله الحەمدوللا چەند ساڵە بەیەکەوە والله 23 ساڵە لەو 23 ساڵی لەسەر ناخۆشیەکانی تو ئارامی گرتووە زۆر ئارامی گرتی ئەرێ والله یعنی تووشی نەبوونی بووینە تووشی نەخۆشی بووینە الحەمدوللا زۆر سابر بووە کەواتە تو لێ ڕازی الحەمدوللا زۆر لێ ڕازیمە زۆر باشە فەندێکی کوردی هەیە دەڵێ ژن کۆڵەکەی ماڵە وایە بالضبط ئافرەت شتێکی ڕئیسیە لە ماڵێ چونکی ئەو پیاوە دەستە دەرێ من لێک بەخۆم مەلابانگدا جاریەوە دێمە دەرێ هەتا ئیشا ناسمە تا مەغریبێ ئەگەڵ ئافرەتە سەرپەرشتی ئەو منداران نەکاتن یەکە چیوان نەبیتن چاودێریان بکە ئەو مندارانە پەرتەوازە دەبن ماڵ بەبێ ئافرەت کووە وەڵڵە کاولە ئارێ وەڵڵە باشە خێزانەکەی تو بابزانم چ شەش هەیە ناخۆشە بەلایەوە ئەتوو جاروێ ئەگەر بە سوبعات بی ئەگەرەوەی دەری ببڕی زۆزانە ئافرەتی کورد بۆ قەڵز دەبێ ئەگەر برێ دەیکەمەوە دوو بابزانم جار بەجار باسی دەکەی یان وەڵڵاهی ئەم پێم شتە خراپە پێم باش نییە یعنی ئەوە وەکو خەنجەرێکی لە ئافرەتی بدەیت یعنی پێویست ناکەوە برێ ئەگە کابرا نیەتیەوە ببینیتن تەفاومە چی بکەن پێک بێن بەس کابرا هەیە من ئێستا دەیناسم بچینە 20 ساڵە هەر دەرێ دەینم ژنەکەت بەسە دەینم هەم ڕۆژە خەنجەرەکە لەو ئافرەتی دەدا وایاننا کەواتە بەگرینج دەزانین بۆ من ئافرەتێک لە ماڵەوە خەریکی پاکردنەوەی جلەکانی هاوسەرەکەیەتی منداڵەکانیەتی ئامادەکردنی خواردنە ڕێخستنی ناوماڵە پێویست شە لە بەرامبەریدا پیاوەکە سوپاسی بکە و دەستخۆشی لێ بکە بەتاکید ئەرەوەڵە یعنی خوای گەورە باسی شکرانەی دەکا ئەگە ئینسان شکرانەی خەڵکی نەکە نەک خێزانی شکرانەی خواژ ناکە ونیا ئەو ئافرەتە لە مارەی بە ئەنواع ئەمە بە ئیشێکی مەشغول لە دەرێ ئەوە
ئیشی ماڵێ دەکا ئیشی منداڵان دەکا ئیشی ماڵ خایانکردنەوەی دەکا خواردنی ئازر دەکات زلی بشۆ معنا ئەوەی زۆرە وەرعاسر ئافرەت بەڕاستی ماندینە چاوەکەم سەر چاوەکەم زۆر سپاس سلام یاخوا هەمیشە بەختەوەر بن بابزانام لە چ سیفەتێکی هاوسەرەکەت ڕازی والله لە هەموو سفەتەکانی ڕاستیمە کامیان زۆر بەلاتەوە جوانە سەرنجڕا کێشە والله هەموو سفەتەکانی یەکدی باشتر بۆن ئارامگرتنی بەخێوکردنی منداڵەکان پەروەردەکردنیان زۆر بە سەبر و بە ئارام و بە تەعامولە لە تووس بە ئارامترە والله زۆریش ئەرێ والله باش ئەتوو لە بەرامبەر ئەوەی کە بۆ نمونە خواردنتان بۆ ئامادە دەکا منداڵت بۆ پەروەردە دەکا چەندە سوپاس و دەستخۆشی لێ دەکەیت والله زۆری لێ رازیمە و زۆری لێ مەمنونم ماری ئاوابی هەتا ئێستا هیچ گلێم لێ نەبووە ناوەڵڵە لێرەوە چی پێ دەڵێ والله لێرەوە ڕێز سلااوم هێلۆی یعنی زۆر سپاس دەکەم کە لە دەگە مندا بە فەقیری و بە مارێرانی و بە هەموو شتشی یعنی بۆ نمونە لەسەر فەقیری تو گلەی نییە ئارام دەگریتن ناوەڵی زۆر بە ئارام ئەرێ وڵە زۆر بە ئەرێ وڵە مامە حاجی باسی ئەوەی دەکەیم زانین لە چ سیفەتە چاوسەرەکەت ڕازی كل تصفت چ سیفاتێکی هەیە تو زۆر لێ رازی دەستخۆشی لێ دەکەی پێت باشە والله هم صفتان اللي راضي ما لە هەموو لێ رازی أري والله کامیان زۆر باشە بەلاتەوە والله بريم عن يعني بريم أوي خرابة أوي باشا هم اللي باشا أوي باشا باشە فەندە کوردیە دەرێ ژن کۆڵەکەی ماڵە وایە طبعا أجر النبي لماري مارسيا مارچی لێ دێگە ژن نەبی ويرانا بيعيش ببيجني هاري ويرانا هدي ئەدی چەندە دەبینین ئێستا بۆ نمونە بەشێک لە هاوسەرەکان لەگەڵ یەکتری تووڕەن عادزن بۆ نمونە ئارام ناگرن لەسەر ناڕەحەتیەکانی یەکدری لەسەر ناخۆشیەکانی یەکدری ئەوانە بۆچی دەگەڕێنەوە آخر ودقرة توصل كومالجاي هي لبداية زواني پروردة نكديا بخوي جن وش مداري ساوي أتودت عائلة ونيا جن خزان كابرا أقل بداية كوي هنا وش من داري ساوا تبعاتك أول زار بيشان ده حرام تبعات بي إذا باشت بيشان ده باش درسي خرابت بيشان ده خراب درسي باشە ژنی ئێستا سەبر و ئارامی زیاتریانی پێشتر يعني يرحم باشرا يعني تقريبا بفيسبوك وش دوا بياك زور باشرا ئێستا باشترە تساويني طبعا باش زۆر باشە ئێوە چەند ساڵە بێکەوە مامە حاجی تقريبا 50 قصور صار زۆر باش هەمیشە بەختەوەر بن هەیە پێی شەرمە پێ عیبەیە سوپاس و دەستخۆشی لە هاوسەرەکەی بکە ئایا عیبە نو والله كسي دەستخۆشی لە هاوسەری خۆی نەکە هەر بە حسابی لۆمەکە لەبەرەوەی احترامی خێزانی خۆت گرت احترامی خۆشت گرت باشە مام حاجی خۆ نارەی دەکەمە دوو یان یەکەشکە دەینم ناوە لە پیاوە ناوەشێتەوە بڕێک بە تەمەەن بێ ئەگە زاعر بی بە تەمەنی هەوی بەکەلک نایە نینی عیبە هەرێ والله بابزانم چەند ساڵە پرۆسی هاوسەرگیریت پێکێنەوە والله تقریبا 25 بۆ 26 والله زۆر باشە لە چ سیفەتێکی خێزانەکەی خۆت ڕازی والله لەخوا بەجێ عیبماننی یاڕەبی عیبتان نەبێ بەڵام کام سیفەتی هەیە تو زۆر لێ رازی دەستخۆشیت هەیە لە بۆی ئەنا وڵات لەخوا بەجێ بێت تا ئێستا هیچ کێشێکمان ئەفرەت لە ماڵەوە ماندووە بێگومان هەم پەروەردەکردنی منداڵ هەموو ئامادەکردنی خواردن ڕێخستنی ناوماڵ ڕاستە زۆر ڕاست کەواتە ئەگەر سوپاسی ئافرەت بکرێ ئەوە جێگای خۆیەتی دەستخۆشی لێ بکرێت بەڵێ باش ئەگەر ڕۆژێک چی بیەوە خێزانەکەت لە مارێ نەبی ئەو مارە کووە لە لای وڵات چۆڵە حسابکە هیچ چۆڵە ئەی خۆی ماڵ بە ئافرەتەوە جوان کە ماڵ ئافرەتی تیانە بێ مانەوای چۆڵە ئەی چندێک بێکەوە بۆ نمونە بۆ ئەوی کەشێکی خۆش بەڕێ بکەن جاروبار سەفرێک دەکەن گەشتێکی دەرەوە دەکەن یان وڵا بەپی پێویست بەپی پێویستە خۆ جاری وا هەیە تۆ زروفەکە مساعدە ناکە ناتوانانی خۆ بەدەست خۆت نی زۆر باشە باسی ئەم بارودۆخت کرد ئێستا بارودۆخ بۆ نمونە خەڵک بە شێوەیەکی گشتی گلەی لێ هەیە کەواتە ئافرەتیش لەسەر ناڕەحەتیەکان و لەسەر نەبوونیەکانی تۆ ئارام دەگرێت بێگومانە بێ مەجبورە ئارام بگرێت ئەگەر تۆ تەواوکەری خۆی ناڵن تەواوکەریەکە ئەگەر تەواوکەریەک بێت تەوانە بێ ئارامیش بگرێت چۆن ژیانی ئێستا سەختتر بوو یان لە
چاو 25 ساڵی پێش ئێستا کە سەرەتای پرۆسەکەت ئاسایی ئێستا من لە ئێستاشی مەسا ئاسایی لەخوا بەجێب بەقول ئەش باشە تو ڕازیە والله بێ لەو پرسی لە من نەپرسی وێن ئەی چۆن ئەی تەبع خۆت ینی حەز دەکەی کە لێت ڕازیە خودنا لەخوا بەجێب الحەمدولله تۆ جاروبار باسیەوە ناکەی برێ وڵی دەیکەمە دوو بۆ قسانە ئافرەت بڕێک ئەو قسانە خۆی جاری وایە بۆ شار بەکارێنی بەسەر بەکاری نێنی باشترە لەخوا بەزە بەکاری ناژێن بەکاریش نێنی باش نەتینەیە ناخێ لەبەرچی پرۆسی هاوسەرگیریت پێک نەهینەیە هەڵا ڕێگرەکەتیە و نەبووە نەویتە قسمەتیش ئەوانە هەموو دەڵێن ژنی نەهینەیە باشە بە خۆت واسواسی یان لایانی داهرایی یان چ شتە کۆکارە ئاوەڵ هەندێک جار نەفرێ ناگونجێ لەگەڵ ئەشا ڕازی بوون و شەرت ڕازی بوون شەرتە لایەنی ئەوە بەرامبەر هەوڵەدایە بۆ نمونە بچێ ناو پرۆسەیە وڵات زۆر هەوڵ زۆر هەوڵەدایە بەڵێ بەڵام قسمەت نەبووە بەڵێ ئینشاڵڵا قسمەت دەبی ئینشاءڵڵا حەز دەکەی ئەوی دەبتە هاوسەری تو چ سیفەتێکی تێدا هەبی وڵات دیندار و نوێشکەر و بە ئەخلاق و بەس دەتەوێت کەسێکی ڕەوش بەرز بێ خاوەندین بێ بۆ شێواز خاوەن ئیمان و دین بێ هیوادارین ڕۆژێک بینەوە بڵێ چیمە ناو پرۆسەیە بزانم لە چ سیفەتێکی هاوسەرەکەی خۆت ڕازی والله لە هەموو سبەتەکانی یەکەم لە دین و ئیمانی لە حقیقەتی لە هەموو شەشی ڕازیمە بەێ زۆر باشە چەندێک لە ئیشوکارەکانی دەستخۆشی لێ دەکەی لە هەموو ئیشەکانیشی ماڵەوە دەکاتێ نامی دەستخۆشی لێ دەکەین چەند پێویستە بە تایبەتی لەم باردۆخە هاوسەرەکان لەگەڵ یەکتری ئارام بگرێن تەمەناوی دەخواست لە گەنجەکان لەگەڵ هاوسەرەکانیان تەمەن قواز بن یعنی باش بن باش بن باشە ئەو گەنجانەی ئێستا وەکو پێویست قدری خێزانەکانیان زانن وڵی دەستەوە سەر بیر و باوەڕیان بە ئەخلاقیان باوانە بە پەروەردەکردنیان باشە ماڵ بە بێژن چۆنە وڵی ئاوی لێ فراوە هیچ لێ نییە بەڵێ ماڵ بەژن ئاوادانە ئارێ وڵی خوای وا دایناوە ئینسان کە خوا گەورە خەڵقی کردە لە ئادەم و ئەوە کە کەواتە ژن ئەوەندە گرینگە پیاویش پێویستە لەگەڵی باش بێ و چاک بێ ڕێز و احترامی هاوسەری خۆی بگریتن هەتا ژیانی ماوە پێکەوە دەژین هەتا مردینیان مام حاجی کوی ساعتت باشم الحەمدولله یاخۆ باش خۆش بیارەبی هاوسەرەکەت مایە مایە باشە لە چ سیفەتێکی ڕازی بە چ سفەتێکی لە کام سیفەتی هەیە لێ ڕازی پێت باشە ئەوەندەی لێ ڕازیمە هەتا ئەو خوددای ئەرێ بەس ئەوە چ شتێک وای کردیە کە لێ ڕازی بی لەبەر ئەوەی تێگەیشتی کو مندارێکی ساوا بە خێوکەی ئەو هە خزمەت خزمەت مەکە ئەتو چەندە درت بەو خزمەتەوی خۆشە لەو ڕۆژەی هینایتمە تا ئێستا کە درم پێی خۆش بەێ یا ڕەبی هەمیشە بێکەوە خۆشببختت بێن لە ئارامی دابن خۆش چاوکم مام حاجی چەندە گرینگە ژن و زەڵام ینی پیا و ئافرەت سەبر بگرن لەسەر ناخۆشیەکان لەسەر ناڕەحەتیەکان لەگەڵ یەکتری تەبابن چی توانای هەیە زەلام ئەبێ ڕێز و ئیحتیرامی ئافرەت بگری و وەلەگەر هاوسەرەکەی تێگەشتی ئەفت و هەشت نەکە درپیسی نەکە ڕەزیلی نەکە پرتەپرت و بۆرە بۆر لە مارێ نەبیتن ئەوە مانای وابی ئایلەکی بێ مشکلی لێ دەڕێتی ینی بۆ نمونە ئێستام لە خزمەت هابم بۆ نمونە پیا و کێشەی دەرەوە نینتە ماڵەوە وایە کێشەی دەرەوە هەرعی بە پیا و بینیتە مالەوە کێشەی دەرەوە هەتوو لە دەرەوە تێگەتی چ عیلاقەت بە مارەوەیە مارەوە مارەوەیە دەرەوەش دەرەوەیە بۆ نمونە پیاویشەیە دەڵێن ئافرەتەکەی گلەی لێ لە دەرەوە زۆر قسەی خۆشە ڕووی خۆشە لە ماڵەوە جوانیە ئەو کابراایە تێگەشتی دیارە کابراایەکی ئاشە ئازری هیچ نی ئەگەر ناتێگەتی ئەمن لە دەرێ کو باش بم وە بم لەگەر ئایلە کەشم خراپ بم ئەو معنای نییە زان وڵاتێکی داگیر کراوە زەلام داگیری کردووە ئێمە ئەبێ خزمەتی ئەو ئافرەتانە بکەین کە خزمەتمان ئەکاتن ئەو ئافرەتانەی کە لیان ڕازینە ئێمەش لیان ڕازی بین و خۆش لیان ڕازیە ئەوەش لە بۆ هەرگرمەوە لا خزمەت دامە
خی گەورە پایدارت کە هەمیشە بەختەوە بنیشان موفقت کە خوارێتان رازی وەختو ئەغزمان خزمان مەژنێنەوە پاشی وێگا ئەمن بمرم ئەمێری نکاتەوە گەژنێ بمرم ئەمێری نکاتەوە بمری ئەمیش نێنێنمەوە هەتا دەمرم من مەمنونی هاوسەرەکەم هەتا ئەم یان شەرمم پێ نییە پێراوان شلۆدانێ قەت بێ دریێویش ناکەم ئینشاڵڵا هەتا ماوەم لە ژیان تووشی نەبوونی بووینە تووشی نەخۆشی بووینە الحەمدوللا زۆر سابر بووە ئەو کەسی دەستخۆشی لە هاوسەری خۆی نەکە هەر بە حیسابی لۆمەکە حیسابی لۆمەکە لەبەرەوەی احترامی خێزانی خۆت گرت احترامی خۆشت گرت کو مندارێکی ساوا بە خێوکەی ئەو هە خزمەت ژن ئەگەر بێت و ژنی چاک بێ وەک دەڕوە خۆڕەکەی مارێ ئەرێ وەڵا سلام عليكم مام عازي دو خش بكين كوي ساعتك خۆ بەخێ براشی سلامت بياخوا صحتان احوال والله لەخوا بدات بازاركم ان شاء الله والله بادات ئەبرێ خراپە اولو اخر والله ئەوە تەماتە لەوێ بە 6 نیە بە خەوتەتە لێرەکانە بازاری دەنگرانە ئەلەوە گرانتر کابرا پارەی نییە مەعاش نادرێ ئەلەوێ خراپتر چیکە براشا بازار زور خراب والله هەتا برێ خراپ نەک تەماتە بوو هەموو شتێکی ئەمڕۆ خراپ مەعاشەکە نادرێ کاکە مەعاشەکە بە تێمانگە جارێک بدرێ مانە ئەوە لێ دێ اگه معاش بدري بازارش باش والله بازار باش دەبێ براشین ئێستا ئەرێ والله بران بازار نییە ئەوە تەربانێ و 6 نیم خریوە بە هەزاری دەفرۆشم 4 نیم نەفرۆشتووە ئێتا کە مەحەوتۆ پەنجا بە پارەی خۆی براشین ئێدا والله ئەوە تەشتا ناشکرد کارە درێ شکاو بۆ تێمەکە ئەو بۆ تێمەکە ئەکاکەم چی بکەم ها چەند بشکاوە براشین بازار کووا بە ناشکوین یارم خداخوا مام حازی ئەمڕۆ باسی ئەوە دەکەین با بزانین لە چ سیفەتێکی هاوسەرەکەت رازی هاوسەرەکەت ماوە بەڵێ ئەرێ والله لەخوای بەداد بێ الحەمدوللا چ سیفەتێکی هەیە تو لێ رازی درت پێی خۆش والله لەخوای بەداد بێ زۆر لێ ڕازم لەبەر ئەوەی نوێژ و تاعاتی خۆی دەکاو لەخوای بەداد بێ لەگە من دانە خراپ نیە لەگە من خراپ نیە ماناوە هەرون دەشم دەوێ لەگە تو خراپ نا والله خراپ باشە لەگەر زۆر باشە تو تەواو لێ رازی تەواو لێ ڕازیم براشینم زۆر باشە دەرێ پندێک هەیە لە کوردایی دەرێ ژن کۆڵەکەی ماڵە وایە بەڵێ ئەگەر ژن ئەگەر بێت و ژنی چاک بێ وەک دەڕوە خۆڕەکەی مارێ ئەرێ والله بەڵێ ژنی خراپیش والله بەرایە ئەرێ والله ژنی خراپ هەتا زوو لە کۆر خۆتی کەوێ قانجارتە ئەرێ والله دەبی زوو لە کۆرە خۆتی ئەرێ والله زوو لە کۆر خۆتی نەکەوێ ماردوێران دەکا باشە چەندێک مام حاجی ئەنگۆ تەمەنەکە بێکەوە ئینشاءڵڵا هەر بەختەوەر دەبن و بێکەوە دەبن چەند گرینگە لەسەر ناڕەحەتیەکان لەسەر ناخۆشیەکان یەکتری ئارام بگرێن سەبریان هەبێ والله اینجا دەبێت تەبر ئارامانە بخوای گەورە ئینشاءڵڵا تەبر ئارامانە پێدا بخشێ و تەبر ئارامانشمێتە ئەو ئیشێکە دیکەمێتە ئەو ژیانێکە هەمانە هیچ چارە نییە کاکە وەڵی چ بکەین هەر ئیدارەکردنەوە هەر ئیدارە بکە عالم چیکەی دەوێت کاکە ئەم عاشە هەموو عالمی تووشی هیلاکەت کردووە نایدن ئەرێ وەڵا کە نەشی دن چرەکە کاک زاروێ لە مارە تووشی گارەگاری ئەرێ وەڵا نەک من هەداران تووشی کێشەش بووە هەدارانەیە کرێ خانی پێنەدراوە کرێگرانەی خانی پێنەدراوە چووە وەڵی مارمدارە تەرمانی بابی قوربەتەرە وەڵی ناتانە چ بکە ئەرێ بەخوا برام ئەو وایە تەرچاوم خوا بۆمان چاکە یا ڕەبی چەند ساڵە پرۆسی هاوسەرگیریت پێکینەیە لا هەشتاوەشتەوە بەڵێجان لە چ سیفەتێکی خێزانەکەی خۆت رازی هەموو کات ڕاستیمە نەک برێم لەبەرەوەی لەو کەناڵێکی قسەی دەکەم ئینسان دەبی ڕاستەکەی برێتن ویانە هەتی ئێستا ئەتو برێ مشکلە نەبی مشکلە هەر هەبووە بەزەو کات کە مشکلە بۆ بتوانین لە خۆ چاکەیەوە نەک ئیت کە چایکاتەوە مشکلەی گەورەشمان نەبوو ئینشاڵڵا بەسەتە من نێژ رازیمە بەرێ وەڵا لێ رازمە زۆریش دڵنیامەش لە من رازیە زۆر باشە وڵازەمە دەمانەوێت هەمیشە خێزانەکان لەگەڵ یەکتری باش بن تەبا بن هاوسەرەکان لە یەکتری رازی بن باسی وت کرد جاروبار کێشتان هەبووە زیاتر تو ئارامت گرتیان ئەو بە قورعان من ئارامگرتێ شار ئارامگرتیا بە چەپرە بە یەک دەستی لێ نادرێ جارێ وایە ئەمن چوومە ینی بەڕاستی کوردی خۆمان ئاشتم کردەوە جار وای ئەو واتە هەر بە پێکەنەوە قسە دەگەم کردە درم چاویتەوە نابی ئینسانیش دێ ڕقبی بەڕاستی خاستن لەگە مارمداری لەگە مارمدار دەبی درن نەرم بیتن دەبی زۆ درن نەرمی درفەرەوان بی جار وای ئینسان عەسەبی دەبیتن ئەو کاتی بیتن نەک هەموو کاتێک بیتن تووڕە تەنگا بیتن ینی خۆشیژانی ئەوهانیە ئینسانی بە هەبوون و نەبوونی نەبیتن خاستن فەقیر ئەگەر شکرانە سەر ژیانی خۆی بکاتن باش بگەم مارمداری خوش لێ ڕازی دەبی خۆشبەختی بە دەورەمەندی و بە فەقیری نانە خێری ئێستا زەلامێری زۆر دەورەمەندە شاب لە پارێدا بەزی لەگە مارمداری باشنی بەس لە دەرەوە دەری مەرعەمە
باسی ئەوەست کرد زۆر باشە بە بیرم هاتەوە ئافرەت جارێک گلەی دەکات دەڵێ پیاو لە دەرێ زۆر قسەی خۆشە ڕووی خۆشە خەڵک بە پێکەنین دێخی بەڵام لە مارێ وانە ینی دەموچاوێکی مڕمۆچی هەیە یان قسەی خۆش نازانی لە مارێ خۆی مەسەلەکە زان دەبی ئافرەتیش لەگە پیاوەکەی خۆی کە ئێوانە دەستەوە بڕە خۆی ینی پوختەکە بەڕاستی پیا زۆر پیاوەیە ئێستا میسالان هەر بەخۆی عادەتی وایە ئەگە ژنەکەی بڕ خۆی پوختەنەکە ئێوانێت وە زانیە دوو بلۆچ شانیای هیچی نەکردیا ینی زەلامی شێگە هەتێ ئێوارێ ژنەکەی خۆ پوختەکە خۆی جوانکە لە بۆی ینی عیبی تێدانە ژن و مێردن هیچ عیبی تێدانە هەر دری بۆی ڕازی نییە ئەگە یەشکەش بینێ ئەوی لە دەرێژ لەگەوتی بین تۆ زێوی هەر چای لە دوو یەشکەشە بازە پیاهەیە هەیە مامە چ شتە خێزانی تێک دەدا بە قورعان زیاتر ئێستا حالێن ئێستا نەبوونی ئێستا نەبوونی ژیانی ئەوەی هاوسەرگی تێکدا دوایان ئێستا هەموو مێرمدارن نازان ژن و مێرداتی چییە نازان ژیان کووە دەبی سەبر ئارامی تەبیتن ئەو کەسێک کە پیا و کچی خۆی بمێردا یان کوڕژن و کوڕی خۆ دەینتن دەبی لەگە ماوەک لە ساڵە دو ساڵەکە خۆیدانی ینی یەکسات و دەرێ دەبی مارە خۆ بکە بۆ مدارێ خۆی ئێوە ژیانی ژن و مێرداتی نازان تازەنا هەر ئێستا جارێک چەکە نازان شیولێنێ ێ بەس ئێوانە ژیان بەڕێوە بن نابێت و سا منداریان پێیابی یەک دو سال لەگەریان یەک دومدا لەگەر بێ پێیابیتن ئەو کاتی دەزان ژن و مێرداتی چیە و میێوەنداری چیە ئەو کاتی باپسی مارە خۆی بکە ئەوە ژیان بەسە دەبا ئافرەتانی پێشتر چاکتر و باشتر بوونەوانە ئێستا عادی کوریە پێشتر ماخرەیە پێشتر زۆر زۆر باشتر بوون ئێستا ئێستا چ دەزانن ئێستا بەس زانن فەیسبوک بکەن و تیکتۆش تەماشای تیکتۆش بکەن موبایل هەر ئەوەندە ئارێوە لە زۆرێ وایە لەسەر ناڕەحەتەکانی یەکدیش ئارام ناگرن ناناخەر نارێ مێرمدارن نازان تێناگەن کاکە ئێستا پیاوێک چی خۆی بمێدا 4 سارە 12 سارە هێشتا مایەتی نابێنێک لە دنیای بزانی ژن و مێرداتی چیە ئێستاش کە ئێستا ژنی ئێستا برن ژن لۆ کوڕ خۆی دەینتن پۆڕی مارە داچ کسێن دەوی مارە خۆی بکە دەراوە جارێ ئارام بگرات و جارێک کچەکە دەزانی چ لێ دەزانیتن تا تو مارە خۆ بکاتن هیچیش نازانانی دەی مارە خۆش بکە ئەوە ژیانەکە تێک چوو یانی ژن و مێرداتی ئەوان نییە ژیان دەبی بە خۆشی بی خاستە لەگە مارومداری بابزانام چەند ساڵ لە پرۆسیا وسەرگیریت پێکینەیە من تقریبا بۆ نزیکی 10 ساڵە بەڵێ لە چ سیفەتێکی خێزانەکەی خۆت ڕازی لە هەموو سفێتێکی ڕازیم لە هەبوون و نەبوونیشی چەندێک سوپاسی دەکەی لەسەر کارەکانی هەتا لەسەر ئەو دنیاە بم هەتا بژیم هەتا لەسەر دنیا بم هەر سپاس یەکەم چکە ئەوەی ئەو بۆی کردوم ئەوەی ئەو لەگەڵ من ژیاوە ئەوەی ئەو هاوکارم بووە بەڕاستی لام وایە بڵێم خوشک و براش ئەو هەر ڕازی نەبووە چکە هیچ وەکو هاوسەر نییە کە هاوسەرێک لێ یەکێک لە هاوسەرەکە ڕازبێ و خی گەورەش ڕازیە بێ بەڕاستی باشە چەندێک لەسەر ناخۆشیەکانی یەکدری ئارامتان گرتیا بێکەوە سەبرتان گرتیا گوتان ئەو ناخۆشیانە تێ دەپەڕی ئینشاءڵڵا زۆر 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 بەجار ناخۆشیمان هەبووە لەبەرەوەی هەموو کەس هەیە ناخۆشی نەبێ زۆر کەس هەیە ناخۆشی بووە مەجبورین سەبر بگرین یعنی خۆ ئینسان هەر نابێت کە تۆ ژنێک بێنی و یەکسە بە ماوەی مانگێک دوو مانگ ساڵێک بڵێ من لە خۆم بێزارم جلێک بێ فڕێ بم ئەوە هاوسەری ژیانتە بێ لەگەڵ یابێ ئەبێ هەتا ئەو دقی ئەمری لەگەڵ یەکا بن بەخوا ناخۆشیە بینی خۆشیە بینی هەموو شتێکەرە بینی کە دەچیوە ماڵێ ئەگەر ئافرەتەکە لە مارێ نەبی ئەو مارە کووە ئەو ماڵە کووە بەڕاستی ئەو ماڵە حسێوە کە هیچی تیانە ئەچیتە نەو ماڵێکی ساردوسە ئەگە ماڵەکەت گەرم و خۆش بێت چەند خۆش ڕۆیتەوە بۆ ماڵ بەخێراتن تەکە چەند خۆشە هەموو شتێکە بۆ دانێ ئەگە کەسێک ڕێک لە ژنی نەگرێ هانی کەواتە هیچ ڕاستە بڵێن وەڵایی کەس هەیە تووڕە نەبێەوە هەموو کەسێک تووڕە بێ کاکە بەس ئەو کەسێک کە ڕێز لە ژنی نەگرێ کەواتە هیچ بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو بێگومان ئافرەتان پیاوان ئافرەت و پیا بۆ یەکتری وەکو پۆشاگوان دەبێ عیبەکانی یەکدری دابوو بۆشن دەبێ لەسەر ناڕەحەتیەکانی یەکتری ئارام بگرن بۆ ئەوەی خێزانێکی تەندروست بۆ ئەوەی ماڵێکی ئاسوودا بەردەوام هەبێتن ئەو ماڵە پێویستی بە خۆشببختی هەبێ بێگومانیش دەبێ ئارامگرتن هەبێ دەبێ لەسەر ناخۆشیەکان ئارام بگرن دەبێ هیواتان هەبێ بۆ ئایندا دوا لەگەڵ ئەوەشدا کە ئافرەت بەردەوام ماندووترە کە دەبینین بۆ منە بەیانیان زوو تاوەکو درەنگانی شەو هەر خەریکی ماڵپاکردنەوە و پەروەردەکردنی منداڵ و ڕێخستنی ناوماڵە بێگومان دەبێت پیاویش سوپاسی بکاتن و دەستخۆشی لێ بکات هیوادارم هەمیشە
ماڵێکی ئاسوودەتان هەبێ هەمیشە خێزانێکی خۆشبەختتان هەبێ تا پرۆگرامێکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.